بێدەنگیەکی ژاناوی بوو، بێدەنگیەکی ژاناوی بوو، شارێک بە پەرۆشەوە چاوی لە چیا بڕی بوو. تەمێکی ڕەشتر لە کوچکە ڕەش چیاکانی داپۆشی بوو. ئاسمان وەکو قینێک گیری کردبێ لە گەروودا، نەیدەتوانی بێتە زمان. لە پڕ دایکێک هاتە خرۆش، لە پڕ دایکێک هاتە خرۆش، بڵێ چی بووە هەوری ڕەشپۆش. بۆ چەند شەوە ئەستێرەکان بە ئاسمانەوە نابینم، بۆ ئەم بەهارە هەڵۆکانم بە شاخانەوە نابینم، بۆ چیاکان وا بە پەرۆش دەبینم، بۆ چەند شەوە خەونی ناخۆش دەبینم. لە خەونمدا سیروان دەگریا، لە خەونمدا سیروان دەگریا، ڕۆڵەکانم تارمایی و شەوە زەنگ دەوری دابوون و دەستە دەستە بەستەی سەربەستی لەسەر زار بەرەو پیری مردن دەچوون. دێوەزمەی مەرگ لە حەنای ورەی بەرزی هەڵۆکانم چۆکی دەلەرزی. بێدەنگیەکی ژاناوی بوو، بێدەنگیەکی ژاناوی بوو، هەورەکان بەدەم ژانەوە ئەتلانەوە و دەیان گرماند. بڵێ چی بووە هەوری ڕەشپۆش، بڵێ چی بووە هەوری ڕەشپۆش. بێدەنگیەکی ژاناوی بوو، بروسکە بوو لە پڕ شری خاندی، هەناسەی خوێنینی ڕۆژ لە سنگی ئاسۆ قەتیسما بوو. سیروان هەڵەداوان و بە پەرۆش دەخرۆشا و هەڵدەچوو. گەلە گەلە دەڕەندەی دڕ لە زڵکاوێکی چراغ خۆیان حەشاردا بوو. لە پڕ دیاریاندا، لە پڕ دیاریاندا پۆل پۆل ئەستێرەی گەش، پۆل پۆل هەڵۆی بڕواچیا، پۆل پۆل هەڵۆی سەرکەش. سیروان زۆرمان کەش بڕیوە، دەمێک لێرە و چان دەگرین، پاشان لە شەقەی باڵ دەدەین، هەتا بە خوێنین دژ دەگەین. هاوڕانی پێشمەرگە بەیانیتان باش. ئەمڕۆ بەڕەسمی هەموو ساڵەمان لێرە لە مخەڕی ناوەندی کۆمەڵا کۆبووینەتەوە تا لە مەراسمێکی سۆبگاییدا ڕێز بگرین لە 33هەمین ساڵیادی هاوڕێیانی گیانبەختکردومان لە گوردانی شوان کە لە خۆڕاگری قارەمانانە لە بەرامبەر پەلاماری هێزی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بۆ سەر دەڤەری شارە زوور گیانیان بەخت کرد. هەروە ڕێز دەگرین لە 5,000 مرۆڤی بێدفاعی شاری هەڵەبجە کە کەوتنە بەر پەلاماری گازی شیمیایی ڕژیمی فاشیستی بەحسی عێراق و کۆمەڵکوشکران. وێڕای ڕێز و حورمەت بۆ هەموو ئەو ئازیزانە و بنەماڵە خۆڕاگریەکانیان. ڕیزی بەرگە و بابەتەکانمان بەم چەشنە دەبێت کە پێشکەشتانی یەکەم. سەرەتای بەرنامەکەمان بە سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین. پاشان دەقیقەیەک بێدەنگی بۆ یادی ئازیزی هاوڕێیانمان لە گوردانی شوان و 5,000 مرۆڤی بێدیفاعی شاری هەڵەبجە و هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم ڕادەگرین. بێدەنگیەکە بە کۆپلە شێعرێک دەشکێنین. پاشان هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە دێت و بەم بۆنەوە قسە و باسێکمان پێشکەش دەکات. دواتر پارچە شێعرێکی کورد دەبیستن. بەدوای ئەودا هاوڕێ وریان نازری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە دێت و یەکێک لە شێعرەکانی خۆیمان پێشکەش دەکات. لا درێژەدا ناوی هاوڕانی گیانبەختکردووی 27 ڕەشەمە لە گوردانی شوان بە ئاگاداریتان دەگەینی. بەشی ئاخر و کۆتایی مەراسمەکە شێعرەکە بۆ یادی هاوڕانی گوردانی شوان. ئێستاش مەراسمەکەمان بە سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین. بۆ ڕێزگرتن لە یادی ئازیزی هاوڕێیانمان لە گوردانی شوان و 5,000 مرۆڤی بێدیفاعی شاری هەڵەبجە و هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم یەک دقە بێدەنگی ڕادەگرین.
پەلکیداری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن نامرێ ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرن. ئەوڕێن ئێستاش داوا دەکەین لە هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا بێت و قسە باسێک کە ئامادەی کردووە بۆمان پێشکەشی بکات. وا بەهارە کەژ و کێ و ڕەنگینە دڵە خەمگینە بە تاسەوتینە وەرە با سەیرێ لە کوردستان کەین هاوپرژێنێکی دڵی بە کوڵمان کەین. هاوڕێیانی خۆشەویست بەیانیتان باش، ئەمڕۆ بە ڕەسمی هەموو ساڵەمان لێرە کۆبووینەتەوە تاوەکو ڕێز بگرین لە یادی ئازیز و خۆشەویستی پۆلێک پێشمەرگە کادر و ئەندام و تێکۆشەری ڕێبازی کۆمۆنیستی لە ناو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە گوردانی شوان کە لە بەرەبەیانێکی وەکو ئەمڕۆدا لە شەڕێکی قارەمانانەی چەند سەعاتەدا لە دەڤەری شارەزوور گیانی ئازیزیان لە پێناوی ئامانجی بەرزیاندا بەخت کرد. هەروەها ڕێز بگرین لە یادی 5,000 مرۆڤی بێتاوان کە لە چەند چرکەدا کۆمەڵکوش کران بە گازی شیمیایی لە بین بران، 10,000 کەس بریندار بوون و بە هەزاران کەسی دیکە ئاوارە بوون، تاوانێک کە ڕژیمی فاشیستی بەعسی عێراق کردی. سڵاو و درود دەنێرین بۆ خۆراگری هەمووی ئەو ئازیزانە. هەروەها سڵاو و درود دەنێرین بۆ بنەماڵە سەربەرزەکانیان کە 33 ساڵە بە خۆراگری ئەو خەمە قورسەیان تەحەمل کردووە، بۆ خەڵکی قارەمان و خۆراگری شاری سنە، بۆ مەڵبەندی جنوبی کوردستان کە قارەمانەکانی گوردانی شوان میوانی شەوانە ڕۆژی ئەوان بوون و وەک ڕۆڵە و جگەرگۆشەی خۆیان لە ئامێزیان گرتبوون و خۆشیان دەویستن. هاوڕێیان، پێم خۆشە سەرەتای دەستپێکی قسەکان چەند شتێک ڕاستکەمەوە. یەکێکیان ئەوەیە کە زۆر جار باسی ئەوە دەکرێت کە ژمارەی گیانبەختکردوانی کۆمەڵە لەو ڕووداوەدا 72 کەس بووە. پێویستە بوترێت کە ئەو ژمارەیە بە تایبەت کە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە زۆر باس لەسەر ئەوە دەکرێت، زۆر لە تێکۆشەرانی سیاسی چه هاوڕێیانی خۆمان چه خەڵکانێکی زۆرتر کە هەست و دڵسۆزیان بۆ کۆمەڵە و بۆ تێکۆشەرانی گوردانی شوان و بۆ ئەو خەباتی چەند ساڵەیە هەیە بە هەڵا ئەوە دەنووسن. ژمارەی ئەو هاوڕێیانە 72 نییە بەڵکو 68 کەسە. حەقوا هەیە ئەو ژمارەیە لە جێگای خۆیدا بوترێ. خاڵێکی دیکە ئەوەیە کە باز دەکرێت کە گوردانی شوانی کۆمەڵە لەم کارەساتەدا تێدا چوو. ئەوەش دروست نییە. بەشێکی لەو هاوڕێیانەی کە لەم کارەساتەدا تێدا چوون لە ئورگانەکانی دیکە و لە شوێنەکانی دیکەوە بوون. ئەو واحدەی کە تێدا چوون بەشێک لە گوردانی شوان بوون. ڕاستە تێداچوونی هەر تاقە نەفەرێکیش بۆ ئێمە زۆرە، نەتەنها یەک ئینسان بەڵکو پەلەوەرێکیش کە بەدەستی دیکتاتۆرەکان و جنایەتکارەکانیش تێدا بچن هەر زۆرە. بەس هەم ئەو ژمارەیە ئەوەندەیە و هەم ئەو تعدادەی کە لەو ڕووداوەدا تێدا چوون هەموو گوردانی شوان نەبوون، بەڵکو بەشێک لە واحدەکانی گوردانی شوان بوون. دواتر ئەو هێزە باسازی کرایەوە و گوردانی شوان دەستی کردەوە بە کار و چالاکی خۆی. بە تایبەت ئەو سەرمەستیە کاتێک بوو کە خامنەیی لە نوێژی جومعەدا ڕایگەیان کە لە شەڕێکا کە لە مەنتەقەی کوردستان کراوە جەنگاوەرترین هێزی کۆمەڵەیان لە بین بردووە و بە غرور و ئەوەی ڕاگەیان، بەڵام بێخەبەر بوو لەوەی کە گوردانی شوان و هێزی کۆمەڵە لە دەریای بەرینی کرێکاران و زەحمەتکێشاندا پەروەردە بوون و ئەو هێزە جێگای خۆی دەگرێتەوە. بۆ یەکانی حەقوا هەیە ئەوەی شەر لە جێگای خۆیدا بوترێ. خاڵێکی دیکە ئەوەیە کە لەم ڕۆژانەدا ئەوانەی کە هەر لە ڕۆژی ئەوەڵەوە چاویان بە شۆڕشی خۆڕاگرانە و شۆڕژگەرانەی خەڵکی کوردستان هەڵنەدەهات، ئەوانەی کە هەر لە یەکەم ڕۆژەکانی پەلاماری کۆماری ئیسلامیەوە پەرچەمی سپیان هەڵکرد، ئەوانە ئەکەونە دژایەتیکردن لەگەڵ کۆمەڵە و ڕێبازی کۆمۆنیستی و حزبی کۆمۆنیست لە کوردستاندا و لەم ڕۆژانەدا دەست دەکەن بە پروپاگەندا. ئەوەیش
کەسانێکن کە بەهەرحاڵ دەناسرێن ئەوانەی کە ئاوا لە هەموو شتێکە هەوڵ دەدەن کە دژایەتی کۆمەڵە و بزوتنەوەی شۆڕەژێڕانەی خەڵکی کوردستان بکەن. خەڵکی تێکۆشەری کوردستان و بە تایبەت مەڵبەندی جنوبی کوردستان کە گوردانی شوان و هێزی پێشمەرگەی کۆمەڵەیان لە ئامێزی خۆیاندا وەک باقی شوێنەکانی کەی کوردستان پەروەردە کردووە، جوابی ئەو نەوعە دوژمنایەتیانەشیان تش بە کۆمەڵە و تش بە جەریانی ئێمە داوەتەوە و دەدەنەوە. ڕووداوی دەشتی شارەزور و ئەو لەتمەیەی کە کۆمەڵە و گوردانی شوان لەم ڕووداوەدا خواردیان بۆ خۆی لە دڵی کارەساتێکی گەورەتردا قابلی باسکردن و هەڵسەنگاندنە. ئەویش شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراقە. دیارە من نامەوێت لێرە باسی ڕووداوی گوردانی شوان بکەم، بۆچی بەو دەلیلەی کە تا ئێستا زۆر لەو بابەتەوە باسی کارەساتەکە کراوە، باسی چۆن ئەو ڕووداوە هاتە پێشەوە کراوە. لە ئەدەبیاتی ئێمەدا، لە نووسراوەکانی ئێمەدا، لە ئارشیوەکانی ئێمەدا ئەوانە هەیە. ئەگەر کەسانێ بیانەوێت حەقیقەت لەم بابەتەوە بزانن، ئەگەر چاو لەو نووسراوانە و لەو ئەدەبیاتە و لەو ئارشیوانە بکەن، ئەسڵی ڕووداوەکە لە زمانی بەرپرسانی کۆمەڵەوە هاوڕێیانەی کە لە بەشی دیپلۆماسیدا کاریان کردووە، چە کومیتەی ناوەندی ئەو کاتەی کۆمەڵە، چە هاوڕێیانی بەرپرس لە تیپی 11 سنە و گوردانی شوان و ناوچەی سنە ئەوانە باس کراوە. بۆیە من لێرە چاوپۆشی لەواکەم و تەنها ئاماژە بەوە دەکەم کە کارەساتی گوردانی شوان لە دڕی شەڕێکی گەورەی کۆنەپەرستانەی 8 ساڵەدا کە ئاخرین ڕۆژەکانی خۆی تێپەردەکرد ڕوویدا. ئەو شەڕە کە هەر لە ڕۆژی ئەوەڵەوە کۆمەڵا یەکێک لەو دەگمەنجەرەیانانە بوو لە ناو چەپی ئێرانیشدا کە هەڵوێستی گرت وەوتی ئەمە شەڕێکی کۆنەپەرستانە و دژی ئینسانیە محکومی کرد و بە پێچەوانەی کەسانێکی کە دیفاعیان لە وەتەن کرد بە بەهانەی ئەوەی کە خاکی پیرۆزی ئێران کەوتووەتە بەرپەلامار، یا بە پێچەوانەی کەسانێکی دیکەوە کە هەر لە کوردستانیشا دەیان کوت ئەگەر ئیزنمان پێ بدەن و بەشێکمان لە سنوورەکان پێ بدەن بیپارێزین، حازرین هێزی چەکدارمان بخەینە خزمەت جمهوری ئیسلامیەوە. کۆمەڵە لایەنێک بوو کە لێبڕاوانە ڕایگەیاند ئەم شەڕە شەڕێکی کۆنەپەرستانەیە، شەڕی دوو لایەنی دژی ئینسانە کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش لەم دی و لەو دیوی سنوورەکان هیچ قازانجێکیان تێیدا نییە و هەر دەست بەجێ خوازیاری ڕاگرتنی ئەم شەڕە بوو. هەر لە جەریانی شەڕەکەیشدا ئەو کاتانەی کە هێزی پێشمەرگەی ئێمە ئەم دیوە و دیوی سنوورەکانیان دەکرد و بەشێک لە مەقەڕەکانمان هاتە ئەم دیوی سنوورەکان، هەموو هەوڵی کۆمەڵە ئەوە بوو کە هێزەکانی ئێمە لە کەوتنەداوی ئەو شەڕە لە مەیدانەکانی شەڕ خۆ بپارێزن. هەمووی ئەو هاوڕێیانەی کە ئەو کاتە لە ناو ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵەدا بوون دەزانن کە بەچێ حەساسیەتێکەوە ئێمە حەولمان دەدات کە خۆ پارێزین لەو شەڕانە. کۆمەڵە هەوڵی دەدا ئەوە بکە. هەروەها باس لە مەسەلەی سنوورەکان و ئەوەی کە هێزی پێشمەرگەی ئێمە لەوێ بووە و کەم تەرخەمی دەرهەق بە گوردانی شوان کراوە. هەموو کەس دەزانێت کە هەر لە داوێنی قەندیلەوە هەتاکوونێ دەچووەوە نزیکی حەڵەبجە هەمووی ئەو مەرزانە ئۆردوگاکانی کۆمەڵەی تێدا بوو. مستەقەرکردنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە نەواری مەرزیدا بە مەبەستی ئەوە بوو کە هێزەکانی ئێمە کە دەوڵەتی عێراق زۆر جار حەولی دەدا کە بارەگاکانمان بێتە ژێر مەناتقێکەوە کە لە ژێر کونترۆڵی ئەواندا بوو خۆ بپارێزین. ئەوە بە مانای سەربەخۆڕاگرتنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و هەروەها تەشکیلاتی کۆمەڵە لە ژێر دەستی ڕەژیمی بەعسی عێراقدا بوو. ئەوە لە سیاسەتێکەوە سەرچاوی دەگرت کە بیری لێکرابووەوە کە داڕژا بوو کە نابێت ئێمە لە مەناتقێکدا بین کە ئەو مەناتقانە لە ژێر سەیتەرەی دەوڵەتی عێراقدایە. هەر بۆیەکانێ لە نەواری مەرزیدا لە شوێنەکانی کە مەناتقی ئازادی ئەو کاتە بوو یا هێزی پێشمەرگەی کوردستانی عێراقی تێدا بوو یا مەناتقێک بوون کە بەداخەوە پاش ڕووداوی ساڵی 1975 هەمووی ئەوانە چۆڵ کرابوون، ئۆردوگاکانی ئێمە و بارەگاکانی ئێمە لەو ناوچانە مستەقەر بوون. بۆ یەکانێ ئەوەی کە هەموو کە دەزانن ئەوڕۆکە کە زۆر یەک لە ئۆردوگاکانی ئێمە لە شوێنەکانی دیکە لەلایەن فاشیستی عێراقەوە بۆمباران کران یان لەلایەن جمهوری ئیسلامیەوە بۆمباران دەکران.
ئۆردوگای بۆتێ یەکێ لەو شوێنانە بوو کە زۆر فاصلەی بوو لە نەواری مەرزی، بەڵام بۆردومانی شیمیایی کراین و بەدەیان هاوڕێی قارەمانمان تێدا چوون. ئۆردوگای مالومە چەندین جار تۆپباران کرا، ژمارەیەک لە هاوڕێیانمان تێدا چوون لەو شوێنانە، هەم لەلایەن جمهوری ئیسلامی و هەم لەلایەن بەحسی عێراقەوە. ئەوە لە ڕاستیدا ئەو بەهایە بوو کە کۆمەڵە لە پێناوی سیاسەتی سربەخۆ لە شەڕی ئێران و عێراقدا و تەسلیم نەبوون بە سیاسەتەکانی ڕژیمی فاشیستی بەعسی عێراق پەرداختی دەکرد. ئەوە پەرداختی هەزینەیەک بوو کە ئێمە لە پشتیوانیکردن لە شۆڕشی خەڵکی کوردستانی عێراقا دەماندا، لە بەهێزکردنی هێزی چەپ و سۆسیالیست لە کوردستانی عێراقا دەماندا، لە هاوکاریکردنی هێزەکانی یەکێتی نیشتمانی و حیزبی شیوعی و لایەنەکانی دیکە لە کوردستانی عێراقا دەماندا. ئەو بەهایە بوو، حاصلی ئەو سیاسەتە سربەخۆ و ڕاستگۆیانە بوو کە کۆمەڵە لەم دی و ئەو دیوی سنوورەکانەوە بەڕێوەی دەبرد. بۆیە ئەوانە ئەو حەقیقەتەیە کە پێویستە کات ئاماژەی پێ بکەینەوە. بەڵام شەڕی ئێران و عێراق ئەو ئاستەنگە گەورەیە بوو کە دروست بوو و دوو لایەنی فاشیست، دوو لایەنی ناسیۆنالیستی ئێرانی و عێراقی بە پاڵپشتی مەزهەبی شیعە و سونی و ماوەی 8 ساڵ بوو ئەم شەڕەیان بەسەر ئەو خەڵکە بێتاوانەدا داسەپاند بوو. لە دڵی ئەو شەڕەدا و لە حەوتوەکان و ڕۆژەکانی ئاخری کۆتایی ئەو شەڕەدا بوو کە شەڕیان کێشایە کوردستانەوە و کارەساتی حەڵەبجەی تێدا قەوما. و طبعاً هێزەکانی بەرەی کوردستانیش لە هێنانی هێزەکانی جمهوری ئیسلامی بۆ سەر ئەو ناوچەیە دەور و تەئسیریان بوو. و هەروەها ئەوەی کە بۆ نمونە لە هاوکاری لەگەڵ هێزەکانی حیزبی دیموکرات کردیان بۆ نەجات بوون کە بە ژمارە زۆر زیاتر بوون لە هێزەکانی ئێمە لە دەڤەری شارە زور و ئەو مەنتەقەیە لەگەڵ هێزەکانی کۆمەڵە نەکرا. بۆیە بەداخەوە ئەو کارەساتە و ئەو ڕووداوە دڵتەزێنە لەو ناوچەیە ڕوویدا و ئەو ژمارەیە لە هاوڕێیانی ئێمە لە گوردانی شوان و لە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە دڵی ئەو شەڕە کۆنەپەرستانە و تاوانبارەدا گیانی خۆیانیان لە پێناوی ئامانجی بەرزیاندا بەخت کرد. باسی گوردانی شوان و باسی لە ڕاستیدا ئەو خۆڕاگریە لە دڵی خەباتی چەکداری لە ناو شۆڕشی کوردستانە مەعنا و مەفهومیش پەیدا دەکات. ئەویش هەر لە ساڵی 57ەوە کە جمهوری ئیسلامی هاتە سەرکار و دواتر ئەو فەرمانە جنایەتکارانەی کە خومەینی دژ بە خەڵکی کوردستان دای لە ڕاستیدا ڕێگایەک نەمایەوە بۆ خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان کە دەبێ لە بەرابەری ئەو لەشکرکێشی و پەلامارەدا یان ئەوەیە دەبوو تەسلیم بن یان ئەوەیە دەبوو مەقاومەت بکەن. هەر لە شەڕی نەورۆزی خوێناویستنەوە ئەوە دەرکەوت لە 28 مرداددا کە خومەینی بڕیاری جیهادی لە دژی خەڵکی کوردستاندا، کۆمەڵە بڕیاری مەقاومەتیدا، سازماندانی هێزی پێشمەرگە کە هەر لە دوای ڕاپەڕینەوە دەستی پێکرد بوو و دوای ئەو بڕیارە جنایەتکارانەیە مەعنا و مەفهومی خۆی پەیدا کرد. ئەویش ئەو کاتە بوو کە دوای شەڕی 3 مانگە کوردستان جارێکی دیکە کەوتەوە دەست هێزی پێشمەرگە و شەخسی خومەینی ئەو جامە زەهرەی لە دەستی خەڵکی کوردستان و خەباتی شارەکان و خەباتی پێشمەرگە خوارد. بۆ یەکانێ سازماندانی هێزی پێشمەرگە و بربەرەکانێ و مقاومەت لە بەرابەر جمهوری ئیسلامیدا لە ڕاستیدا یەکێک لە دەستکەوتە بەهێزەکانی خەباتی و خۆڕاگری خەڵکی کوردستان بوو کە لە بەرابەر جمهوری ئیسلامیدا هاتە ئاراوە. هیچ مەجالێکی دیکە لە ناو بزوتنەوەی کوردستاندا نەمابووەوە، ڕێگایەک نەبوو، یان دەبوو وەکو حیزبی توودە و لایەنهایەکی تەسلیم تەڵەب تەسلیمی ئەو زۆروێژیانەی جمهوری ئیسلامی بین و کوردستان کێشرێ بە خوێندا، یان ئەوە بوو دەبێ مەقاومەت بکرێ. کۆمەڵە لایەنێک نەبوو و نییە لە هیچ کاتێکە کە سەری لە بەرابەر زۆرداراندا دانەوێنێ، بەڵکو مەقاومەتی کرد و بەو مەقاومەتە بزوتنەوەی مەقاومەت لە کوردستاندا شکلی گرت. خەباتی چەکداری لە پەنای خەباتی جەماوەری، خەباتی کرێکاری و خەباتی شۆڕەژێرانە لە کوردستاندا کۆمەڵێکی زۆر دەستکەوتی بووە کە ئەگەر بە نیسبەتی ئەو تەلەفاتەی کە دراوە کە ڕاستە زەرەر و زۆری بووە بۆ خەباتی خەڵکی کوردستان، بە سەدان کەس بە هەزاران کەس جانیان فیدا کردووە. بەڵام ئەگەر چاوێ لە دەستکەوتەکانی بکەین، چاوێ لە دەستاوردەکانی بکەین، یەکێ لەو عەرسەی خەباتانە بووە کە بە حەق ئێمە پامان تێنا و بە حەقیش هەر ئێستاکانیش خەریکی ئیدامەی دەدەین.
ئەگەر چاوێکی کورد لە دەستکەوتەکانی ئەو خەباتە بکەین بۆمان دەردەکەوێت کە خەباتی چەکداری و بزوتنەوەی مقاومەت و شۆڕەژگێڕانە لە کوردستاندا توانی ئەو شانازیە بۆ بزوتنەوەی شۆڕەژگێڕانەی کوردستان مسۆگەر بکا کە پێی بکوترێ سەنگەری مقاومەتی ئێران، کە پێی بوترێ سەنگەری مقاومەت لە بەرابەر جەمهوری ئیسلامیدا. زۆر جار لە شوێنەکانی دیکەی ئێران کە هەڕەشە لە جەمهوری ئیسلامی دەکرێت دەکوترێ هەموو ئێرانتان لێ دەکەین بە کوردستان. ئەوە حاصلی ئەو مقاومەتە سەربەرزانە و خۆڕاگرانەیە بوو. هەروەها ئەگەر ئێمە بین چاوێک لە ئامار و تەلەفاتێ بکەین کە لە خەباتی چەکداریدا داومانە بە قیاسکردن لەگەڵ باقی شوێنەکانی دیکەی ئێران ئەگەر چاوی لێ بکەین ڕێژەی ئەو ژمارە لە گەنجان و لە لاوانی خەڵکی کوردستان کە گیانیان بەخت کردووە لەگەڵ فەقەت ئەو ژمارەیە کە لە شەڕی ئێران و عێراقا گیانیان بەخت کردووە ئەستەن قابلی مقایسە نییە، کە لەو شەڕەدا کوژراون ئەستەن قابلی مقایسە نییە. بۆ یەکانێ بزوتنەوەی مقاومەت و خەباتی چەکداری ژیانی بە هەزاران و دەیان هەزار کەس لە لاوانی کوردستانی پاراست. هەروەها هەر ئەو مقاومەتەش بوو بە باعسی ئەوە تەنانەت لە جەرەیانی خۆی شەڕی ئێران و عێراقیشە ئاماری تەلەفاتی گیانی خەڵکی بێدیفاع لە کوردستانیشە بە نیسبەتی شوێنەکانی دیکە کەمترە، لە بومبارانەکانە لە تێداچوونە لە هەمووی ئەوانەدا. بۆیە ئەوە دەستکەوتێکی بەهێز بوو کە لەو جونبشەدا بەدەست هات. هەروەها ئەو خەباتە ئاستی وشیاری سیاسی، ئاستی وشیاری چینایەتی، ئاستی مقاومەت و خۆڕاگری لە بەرابەر جەمهوری ئیسلامیدا بردە سەرەوە. ئەگەر باز ئەوە دەکەین کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی حیزبی یافتەیە، تەحەزوبی تێدایە و هەروەها ڕێکخراوەهای دیکەی تەنانەت جەماوەریش لە شوێنی کار و ژیاندا بە نیسبەتی شوێنەکانی دیکە هەڵسوڕاوانی ناسرا و خۆشناوی کرێکاری و جەماوەری لەم منتەقەیەدا لە ئاستی تەنانەت جیهانیشدا ناسراون بەشێکی مەحسوولی ئەو خەباتەیە، بەشێکی مەحسوولی ئەو خۆڕاگریەیە کە ئەنجام درا. بۆ یەکانێ ئەوەیش یەکێکی تر لە ئەو دەستکەوتانەیە کە بەدەستمان هێناوە. هەر ئێستا بە هەزاران تێکۆشەری ناو خەباتی چەکداری لە دەرەوەی وڵات دەژین. ئەمانە زانکۆکانیان تەواو کردووە، ئەمانە لە ناوەندهای کار و تەکنۆلۆژیا و علم و سەنعەت و پێشکەوتووی دنیای سەرمایەداریدا ئەزموونیان بەدەستێناوان. ئەمانە سەرمایەکی گەورەی ئینسانین بۆ دواڕۆژی کوردستان. خۆیان منداڵەکانیان کە ئێستا ئەگەر ساڵی 57 لەدایک بوو بێتن 33 ساڵ 42 ساڵ تەمەنیانە، کەسانێکن کە لە دواڕۆژە ئەمانە سەرمایەکی بەهێزن. هەروەها بە هەزاران کەس کە لە ناو هێزی پێشمەرگەدا بوون چوونەتەوە شارەکان بە هەر هۆکارێک. ئەم کەسانە ئەوڕۆکە ڕاستە گەڕاونەتەوە ناو شارەکان، بەڵام دڵیان لەلای ئەو شۆڕشە و لە ناو ئەو سەنگەرانەدایە کە خەباتیان تێدا کردووە. ئەوانە سەرمایەکی بە نرخن بۆ ئێستا و بۆ دواڕۆژی ئەو خەباتەی کە لە پێشمانە. بۆ یەکانێ ئەوانە هەمویان دەستکەوتن کە لە دڵی ئەو خەباتەدا بەدەساتووە. ئەو زەخت و زۆرەی کە کۆماری ئیسلامی لە شوێنەکانی دیکە تەنانەت ئیعدام چاولێکن، ئەو ئیعدامانەی کە لە 30 خردادی ساڵی 60 کرا، ئەو میزانی ئیعدامانەی کە لە ساڵی 67دا لە شوێنەکانی دیکەی ئێراندا کرا، کوردستان بە نیسبەت زۆر کەمترە نیسبەت بە شوێنەکانی دیکە. ئەوانە چیمان پێڵێ؟ ئەو ڕاستیەمان پێ دەڵێت کە ئەوە حاصلی ئەو مقاومەت و بربەرەکانەیە و ئەو دەستکەوتانەیە کە خەباتی چەکداری لە ماوەی ئەو چەند ساڵەدا بۆ بزوتنەوەی شۆڕەژگێڕانەی کوردستان بوویەتی. ئەمڕۆکە ئەگەر جمهوری ئیسلامی لە زۆربەی شوێنەکانە فشار دێنێت بۆ سەر لاوان لە کوردستانە بە پارێزەوە ئەو کارە دەکات. دەزانێت ئەگەر هەر ئەو لاوانەی کە فشاریان بۆ بێنێت هەڵدەستن و دێنە ناو ڕیزەکانی هێزی پێشمەرگە، ئەو ژنانەی کە فشاریان بۆ دێن و حجاب و مەقنعی کۆنەپەرستی و پیاو سالاری فرەدەدەن لیان دەترسێ کە هەر ئەو کەسانە هەڵدەستن و خەباتی چەکداری و چەک دەکەنە شانیان و دژی ئەو دابوو نەریتە کۆنە پارێزە ڕادەوەستن. ئەوانە هەمووی دەستکەوتن، هەمووی سەرمایەن، بەدەست هاتوون و کاری پراوپڕی بۆ کراوە و ئێمە کە ئێستا لێرەین و درێژەدەری ڕێگای ئەو ئازیزانەمانین حاصلی ئەو ئەزمون و دەستکەوت و دەستاوەردانەین. هەروەها بۆ ئێمە جیا لەو دەستکەوتانە درێژەدان بە خەباتی چەکداری و خەباتی لێبراوانە لە بەرابەر کۆماری ئیسلامیدا لە ئستراتێژی کۆمەڵەدا یەکێک لەو ستونە ئەسڵیانەیە بۆ ئێستا و بۆ دواڕۆژمان.
ئەگەر ئێمە ئەومان تعریف کردووە کە بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی جەماوەری و بزوتنەوەی چەکداری ئەو سێ ڕوکن و سێ کۆڵەکە ئەسڵیەی بزوتنەوەی شۆڕەژێرانەی کوردستانن کە لە بەرامەدێکی توودەییدا ئەو سێ عەرسە لە خەبات دەتوانێت لە ماوەیەکی کورتە کۆماری ئیسلامی لە کوردستاندا چۆکی پێدا بدات. هێزی پێشمەرگە بۆ ئێمە ئەو هێزەیە کە هەر لە ئێستەوە لە خزمەتی دواڕۆژی شوراکان، لە خزمەتی دواڕۆژی بزوتنەوەی جەماوەری و لە خزمەتی ئەوەدایە. ئەگەر ئەو هێزە بە دروست ئیسفادەی لێ بکرێ، ئەگەر ئەو هێزە نەکرێت بە ئامرازی دەستی سیاسەتی هەڵا لەلایەن کەسانێکی دیکەوە، ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت ئەتوانێت هێزێک بێت کە ببێ بە دەست ئاورد بۆ بزوتنەوەی شۆڕەژێرانەی خەڵکی کوردستان. بۆ ئێمە بۆ کۆمەڵە ئەو ئەرزش و بایەخەی هەیە، ئەو جایگایەی هەیە کە تەقویەتی هێزی جەماوەر و هێزی خۆراگری کرێکار و زەحمەتکێشی لە بەرابەر کۆماری ئیسلامیدا پێ بکە. لە هەلومەرجی ئەمڕۆی ئێران و ناوچەکە ئەگەر چاو لێ بکەین، پاراستنی ئەم هێزە بۆ خۆی دەستاوردێکە. ئەمڕۆ کە بۆ خۆتان دەزانن کە کۆمەلگای ئێران لە بەرابەر وەرچەرخانێکی گەورەدایە. خەباتی جەماوەری، خەباتی کرێکاری، ناڕەزایەتی لە گۆشە و کەناری ئێران ڕۆژانە مەوج لێ دەدات لە بەرابەر مەجلیس، لە بەرابەر ناوەندەکانی دەسەڵات، لە هەموو شوێنێکە خەڵکی ناڕازی خەریکن خۆیان ڕێدەخەن. ترس و لەرز و خۆفی سەرانی جمهوری ئیسلامی لە قسەکانی خامنەیی و فەرماندەکانی سپای پاسداران و ئەرتەش و هەمووی ئەوانەدا دەردەکەوێت. بە ئاشکرا نیگەرانی خۆیان لە دواڕۆژی خۆیان نیشان دەدەن. لەوەها وەزعیەتێکدا لە پەنای نەخۆشیەکی کوشندەی کۆڕۆنادا کە لە ئاستی جیهانیدا ئەو لەتمە گەورەیەی داوە لە ئێرانیشدا بەهۆی نامەسئولی دەسەڵاتی سیاسی، بەهۆی چاوچنۆکی سەرمایەداران و دەوڵەتی لایەنگری ئەوان بە گیانی دەیان هەزار کەسی گرتووە، بە زیاتر لە بە قەولی خودی حەسەنی ڕوحانی کە ڕایگەیان زیاتر لە 35 ملیۆن لە خەڵکی ئێران ئالوودە بوون بەو نەخۆشینە. و بێ ئومێدیە کە لە ناو خەڵکا بەدەسەڵات دروست بووە، هەمووی ئەوانە ئەوەمان پێ نیشان دەدات کە جمهوری ئیسلامی لە هەموو کات زیاتر لە هەلومەرجێکی دشواری مانەوەی سەرکوتگەرانەی خۆی دایەتی. لەوەها وەزعیەتێکدا بەهێزکردنی خەباتی سیاسی، خەباتی جەماوەری، خۆڕێخستن لە بەرابەر کۆماری ئیسلامیدا ئەرکی سەرشانی هەموو هێزە چەپ و سۆسیالیست و کۆمۆنیستەکان و لەسەرەوەی هەمووی ئەوان حزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵەیە. بۆیە لەوەها شرایەتێکدا دەخاڵەتی فعال و چالاکانە لە ڕووداوەکاندا کردن، ضرورەتی حفظ و ئینسجامی تەشکیلات و حزب و جەرەیانی سیاسی، پەرەپێدان بە کاری جەماوەری لە ناو دڵی کرێکاران و زەحمەتکێشاندا، تەقویەتی نەهاتهای کرێکاری و جەماوەری و توودەیی لە ناو کرێکاران و زەحمەتکێشان و لە ناو جەماوەری خەڵکدا، بەهێزکردنی رابطە و پەیوەندی بزوتنەوەی شۆڕەژێرانەی کوردستان لەگەڵ بزوتنەوە و خەباتی سیاسی و جەماوەری لە ئاستی ئێراندا، هەروەها بەهێزکردنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەو هەلومەرجەی ئێستادا لە ئەولەویەتەکانی ئێمە و لەو ئەرکانەیە کە لە دەستوری کاری تەشکیلاتی ئێمەدایە. وێ لەم وەزیەتەدا ئەرکی سەرشانمانە لە لایەکی دیکەوە ئەو هێزە بپارێزین، تەقویەتی کەین لە بواری سیاسی، لە بواری سازمانی و لەو کاتەدا لەو مەنتەقەیەشدا بە تایبەت کە بۆ خۆتان دەزانن کە هەر هێزێکی کۆنەپەرست لە داعشە و لە گروپایەکی توندڕەوی ئیسلامیەوە کە تعەڕز دەکەنە سەر گیان و ماڵ و ژیانی خەڵکی هەژار و ستەملێکراوی ئەو کۆمەلگایە، بەبێ مقاومەتێکی خۆڕاگرانە کە خەباتی چەکداری بەشێکە لەو مقاومەتە، هێزی سیاسی بە تایبەت هێزی کۆمۆنیست بەڕاحەتی ناتوانێت خۆی تێدا پارێزێ. لە بەرابەر ئەو هەموو جەرەیانە کۆنەپەرستەدا ڕاگرتنی ئەو هێزە، تەقویەتکردنی، بەهێزکردنی ئەرکی سەرشانی هەمومانە، پاراستنی نەزمی، ئینزباتی، دیسپلینی ئەرکێکی سەرشانمانە دەبێت لە گلێنەی چاومان زیاتر بیپارێزین. و هەروکو وتم لەو هەلومەرجەشدا کە جمهوری ئیسلامی چ لە ئاستی ناوچەکە گوڵۆڵەی لە لێژیدایە، چ لە ئاستی ناوخۆی ئێراندا لە هەموو کات زیاتر کەوتووەتە بەر تەعەڕز و پەلاماری
خەڵکی ناڕازی لەو کاتەدا بە دڵنیاییەوە ئەگەر ئاڵوگۆڕ لە ئێراندا بێتە پێشەوە کوردستان ئەو ناوچەیەیە کە لە کەمترین کاتدا تەکلیفی سیاسی جمهوری ئیسلامی تێدا ڕۆشن دەکرێتەوە لەو کاتەدایە کە کارامەیی و لێهاتوویی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە عنوانی باسکی چەکداری کرێکار و زەحمەتکێش بە عنوانی پشتیوان و پاڵپشتی شۆڕاکان و خەباتی جەماوەری پێگە و جایگایەکی تایبەتی خۆی پەیدا دەکات. بۆ یەکانێ بۆ ئێمە ئەو دەرس و ئەزموونانەی کە لە گوردانی شوان وەرمان گرت، دەرسی خۆڕاگری، دەرسی فیداکاری، دەرسی باوەڕمەندبوون، هەتاکوونێ دوا هەناسە بە بیر و باوەڕ و بە ڕێبازی کۆمۆنیستی، ئەو دەرسانەیە کە لەو هاوڕێیانە و لە خۆڕاگری ئەوان لەو مقاومەتە قارەمانانەی کە کردیان لە دەڤەری شارەزور و جارێکی کە سەری کۆمەڵە و هێزی پێشمەرگەی کۆمەڵەیان بەرز ڕاگرت لەو لەحزانەدا کە تەنانەت ژمارەیەک لەو هاوڕێیانەمان بەهۆی مەسمومیەتەوە لە کار کەوتبوون، نەیان دەتوانی کەوتنە دەست جنایەتکارانی جمهوری ئیسلامی و 12 کەسیان لە زیندانی شاری سنە سەربەرزانە لە بەرابەریاندا ڕاوەستان و کۆڵیان نەدا و بە شێوەیەکی دڕندانە ئەعدام کران. دەرسێکی گەورەی خۆڕاگریان بۆ هەمومان بەجێهێشت. بۆیە لەو ڕۆژەدا و جارێکی دیکە نوێکردنەوەی پەیمان لەگەڵ گوردانی شوان و گیانبەختکردوانی ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران، پەیمان نوێکردنەوە لەگەڵ بنەماڵەکانیان کە درێژەدەری ڕێگای ئازیز و خۆشەویستیان بین، هەروەها لەگەڵ خەڵکی خەباتکاری کوردستان کە کۆمەڵە قورس و قایمتر لە جاران و سەربەرزتر وەک هەمیشە لە بەرابەر جنایەتکاراندا ڕادەوەستێ لە دەستکەوتەکانیان لە خەباتیان لەو زەحمەتانەی کە خشت بە خشت لەسەر یەکدانراوە لە هەمووی ئەوانە پارێزگاری دەکەین و هەروەکو هەمیشە کۆمەڵە ڕۆڵەی ڕۆژی تنگانەیە بۆ ئێستا و بۆ دوا ڕۆژی بزوتنەوەی شۆڕەشگێڕانەی کوردستان. جارێکی دیکە سەری ڕێز و نەوازش بۆ ئازیزانی گوردانی شوان و گیانبەختکردوانی هەڵەبجەدا دەنەوێنین و لە فیداکاری و خۆڕاگریان دەرس وەردەگرین و هەروەها درود دەنێرین بۆ بنەماڵە خۆشەویستەکانیان. ئێوە شەرشاد و سەربەرز بن. خەمی مەرگی ئێوەمان نایە سەرشانی کێوەکان ڕمان. بەڕێزە گیانبازیتان لەو ڕێبازەی خۆی بەڕێزە. ڕێی ڕزگاریە، ڕزگاری بەخشی ئینسان بۆ سوسیالیزم، بۆ ئازادی یەکجاریە. خەمی ئێوە تووڕەی و قین، خەمی ئێوە تەوەژموتین، خەمی ئێوە تین بوو، هێز بوو بۆ پێشی بردین. ئێستاش داوا دەکەین لە هاوڕێوریان نازری بێتەوە شعرێک کە ئامادەی کردووە پێشکەشانی بکات. فەرموو. هاوڕێیانی تێکۆشار، بەیانیتان باش. ئیمڕۆ ئێمە لێرەین کە ڕێز بگرین لە یادی هاوڕێیانی گوردانی شوان و 5,000 ئینسانی بێدفاع کە لە حەڵەبجە کەفتنە بەر کیمیابارانی حکوومەتێکی دەڕەندە و کۆنەپەرست و ئەوەی کە جەمهوری ئیسلامی و ڕاهنماکانیشیان دەستیان بوو لەو جەنایەتە. من دیارە بۆ هەموو هاوڕێیانێک کە گیانیان لەدەستداوە ڕێزێکی یەکسانم هەیە، بەڵام گوردانی شوان تایبەتمەندی بۆ من ئەوەیە کە یەکترینمانە ناسی بە یەکەوە بووین. بڕێک لەو هاوڕێیانە هەر پێش شۆڕشی 57 هاتن بۆ ماڵمان بە بۆن هومایۆن برامەوە. لە وەختێکا لە شارەکان بووین وەک پێشمەرگە شارمان بەدەستەوە بووەمانە، من ئەرک و وەزیفەگەلێکم لەسەر شان بوو کە بەبێ ئەوان ناچوە بەرەو، بە هاوکاری ئەوانە چوە بەرەو، تێکەڵاو بووین. کە هاتینە دەریچە ئەو شانازیان بوو لەژێر فەرماندەیی کاکشوانە سەکەم هاوڕێیان نابووم. بۆ نەو هەر وەخت نزیکایەتی ئەم ساڵە تێتە بەرەو حاڵمە گۆڕگێت و دەبێ قسەگە لێ بکەم. بە نەسر بۆم ناکردێ شاعریش نیم بە شێر بێژمی، شتێکم بۆی داناوە، قاڵبێکم بۆی داناوە، ناوم نیاوە کەلامی ئاهەنگین. ئەم شێعرە کە ئەم کەلامە فارسیە، کەلامی ئاهەنگین
در بزرگداشت یاد رفقای گردان شوان. رفقای گردان شوان، ای سلاله گل سرخ همردمان، یادتان گر پر از غمناکی، لیک نیروست بهر چالاکی. تلنگریست بهر رزم و بیباکی، پرتویست در زمان شکاکی، خستگان را چشمه پاکی. نخبگان عاشقان زمین، نخبگان عاشقان زمین، دوستداران نغمه در کهسار، حامیان رنج و زحمت و کار، دشمنان ظلم و استثمار. در کولتان کتاب لنین بود، بر دوشتان تفنگ، خدمتگزار مردم بودید و محبوب زن و مرد. با ستم پیشگان جنگیدید، در دل کشاکش و چالش، در بهار زندگی رفتید، هم غم و هم شور بخشیدید. بخردان همراهان دیرینه، گرچه از غم چهره گلگونه، لیک یادتان لیک میدهد نیرو، بهر جنگ در جهان وارونه. ای عقابان ببر کوهستان، کمونارت‌های جان برکف، پارتیزان‌های بولشویک مسلک جنگ آوران. با شما ما عهد بستیم، عهد تا که هستیم زنده و سرسخت، تا که با ما میکنیم خنده و ستاره بر دشت میزند چشمک. تا دو پا راه میروند چالاک، تا دو پا راه میروند چالاک در ده و شهر، تا دو پا راه میروند چالاک در ده و شهر، جنگل و بستان، دست در دست جمله یاران. همیشه به یادتان باشیم، با آرمان و بر مسیرتان باشیم. سپاس. بەرەزان لەم بەشەدا ناوی هاوڕێیانی گیانبەخت کردووی 27 ڕەشەمە لە گوردانی شوانتان بۆ دەخوێنینەوە. شکرالله خەیرابادی ناسراو بە شۆکێ، هوشەنگ زەندی ناسراو بە قادر، ئەشرەف قادرجوو ناسراو بە جەلال ڕەزمەندە، زیبا ڕەشیدی ناسراو بە زیبا قار، کەماڵ ئیسماعیلی ناسراو بە دکتۆر ڕەحمەت، عەلی حەبیبی، تەوفیق قادری ناسراو بە مامۆ تۆفیق، ڕەزا فاتحی ناسراو بە تۆفیق، ئەمین لوتفی، حەیدەر گەوێڵی ناسراو بە حەیدەر کێڵانە، ماشەڵڵا مێهرپەنا، جەماڵ عەزیزادە، نادر سەبا، محەممەد نادری ناسراو بە سووا حوسێن، لوتفوڵڵا شەریعەتی، محمود سەمەدی ناسراو بە محمود ئەفراسیاو، ئیبراهیم ئەحمەدی، تاهیر قەوامی، سوهراب پزیشک هەمەدانی ناسراو بە کەماڵ، حەسەن باباخانی، ڕەحمەت کولاقوچی، ڕزوان ئەحمەدزادە، سەلاح بەشارەتی، نامێق کەریمی، بەدێع ئیسماعیلی، شاهڕۆخ بەنی بەشەر ناسراو بە دەبیر، ئەرسەلان سەعادەتمەند، فەرهاد گەوێڵی ناسراو بە فاتح کێڵانە، منسوور پاکسرشت، محەممەد عەلی وەزیری، عەزیزە ئەعزەمی، فەتحوڵڵا کەرەمی، سەبری دووسکامی ناسراو بە ئارەزوو، سابر مەلەکی ناسراو بە سابر کۆرکۆرە، عەبدولحوسەین محەممەدی، سوسان فەریقی، فەرهاد مەجیدی ناسراو بە سەباح، حسەین ئەحمەدی، زوبەیر ئەحمەدی، قوباد سادقی، خالد واحدی ناسراو بە لالە خالد، فەرزاد محەممەدی، لطفوڵڵا محەممەدی ناسراو بە لطفوڵڵای نەوەڕە،
تاهر زەبیحی ناسراو بە تاهر بێساران، ڕەزا خالدیان، محمود نادر محمودی ناسراو بە عەدنان هەورامی، نادر سلێمانی، فەرهاد وەکێلی، عەبدوڵڵا شەریفی، ڕەحمەت تیر ئەندەری، عەلی حسەین محەممەدی، شاپور محەممەدی ناسراو بە شاهۆ، محمود سەجادی، محەممەد نادری ناسراو بە باوەڕێز، مەنسوور ئاقایی، سدیق مرادی ناسراو بە سدیق گەوەنتوو، همایون نازری ناسراو بە عەلی، کەماڵ قادر کەریمی، ناسر هادی، جەماڵ ئەسکەندەری، زەمانە قادری ناسراو بە ژاڵە، عەتیە شەریفی ناسراو بە عەتیەی گەزان، فەرهاد حاجی میرزایی ناسراو بە فەرهاد باوەڕێز، عەلی مرادی، شەهلا کولاقوچی، جەمیل ئەحمەدی، کەماڵ نەزەری مقەدەم ناسراو بە ئیرەج و جەبار سەید مرادی. سەوڵی سەربەرزی راوەستان پێشکەشە بە هاوڕێیانی گوردانی شوان لە شێعرەکانی سەعیدەمانی. ئەوان چاوەڕێی بەیان و شەویش چڕتر دەبێتەوە، ئەوان چاوەڕێی بەیان و شەویش چڕتر دەبێتەوە، ئەوان هۆمای ڕزگارین و لە گەماڕۆی دێوەزمەی مەرگی تووشە. سەوڵی سەربەرزی راوەستان لە نێو بازنەی بانگەوازی چۆکدادانە، وە لە سێرەی ئاسمانی هیوای گەشی چەوساوەکان، لە ناو تارمایی سێبەری چڵکە هەوری ڕق و قینی چەوسێنەران. کۆلە کۆترێکی سپی دادوەری بوون بە گوێسوانەی زەمانەوە، شوشی زلەی عەداڵەت بوون بە بناگوێی تاوانەوە، تریشقەی بروسکەی ڕاسان لە دڵی شەوگاری ڕەشدا، ڕووبارێکی خرۆشاوی قینی گەل بوون بۆ شتنەوەی بەستێنی ژن لە ناپاکی. گوردانی شوان هەوێنی ورێ و بێباکی. ئەی هاوڕێیان، ئەی هاوڕێیان، مەرگی سوورتان تیشکی تاوی بەیانێکە، لووتکەی قەندیلی شۆڕشی ئەنگاوتووە. پەنجەیەکە ئاڵای هیوا بەداهاتووی بەسەر لووتکەی ئابیدەری بڕواماندا چەقاندووە. ئەی هاوڕێیان، ئەی هاوڕێیان، مەرگی سوورتان بەڵگەیەکە، مۆری باوەڕ بە ڕێباز و قارەمانی ئێوەی پێوە. سرودێکە، سرودێکە بانگەوازی مافخوازانی گشت جیهانی لەسەر لێوە. یادتان دەکەین، یادتان دەکەین لە بەربەیانی شادی ئازادیە، یادتان دەکەین لە ڕۆژانی دوور لە زوڵم و بێدادیە. هاوڕێیانی پێشمەرگە وێرای سپاس بۆ بەشداریتان. بەم چەشنە هاتینە کۆتایی ڕێوڕەسمی ڕێزگرتن لە 33مین ساڵیادی گیانبەختکردنی هاوڕێیانی گوردانی شوان و شاری هەڵەبجە. بۆ جارێکی دیکە یادی ئازیزیان بەرز و بەڕێز بێت و ئێوەش بە درێژەدان بە یادی ئەو خۆشەویستانە هەمیشە شاد و بەختەوەر بن.